گۆڕستانی مردوانی ڤایرۆسی کۆرۆنایە لە شاری سلێمانی. لەگەڵ حاجی عەبدوڵڵا سەرپەرشتیاری تیمی بە خاکسپاردنی ئەو کەسانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کۆچی دوایان کردووە. وەکو بڕێوەبراتی تەندروستی سلێمانی هەر لە یەکەم حاڵەت کە لە شاری سلێمانیدا ڕاگەیاندرا کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو هەستمان ببوونی بە پرسیارەتیە کرد کە ئەوەتەخواز نەبووی هیچ کەسی لە هەرێمی کوردستاندا بەم حاڵەتە کۆچکا بەڵام ئەمریکی واقعە ئەجەل یەقەی هەموو خەڵکەکان دەگرێت دڵنیابە بۆ مەش خەڵک کۆش دەکات لیان خۆش بێ بەهشتیان شاد. دوعای خێریان بۆ دەکات و دەڵێت تەواوی مەرج و ڕێنمایەکانیان لە کاتی بە خاکسپاردن لە ڕێگەی تیمەکانەوە جێبەجێ دەکەن. بەڵام ئێستاکە نزیکی زیاد لە 56 ئازیزی شارە خۆشەویستەکەمان لێرا بە خاک ماسپاردووە. خبرێکە لە ڕووی شەرعی و ئاساییە بەڵام لە ڕووی پرۆتۆکۆلی نێودەوڵەتیوە دەبێت لە 2.5 تا 3 مەتر قوڵ بێ ئەو کەسانی کە کۆش دەکەن نە ئەیان شۆرین نەکفنیان دەکەین بەڵام ئێمە لە جاتی شۆردنەکە تاقیمەکەین و لە جاتی کفنەکە کیسێکی نایلۆنی تایبەتماندانە و دەخێنە ناو کیسەکەەوە نابێ هیچ کەسێک بەرکەوتەی لەگەڵا هەبێ هیچ کەسێک نابێ دەستی لێدا چونکە لە ڕووی پزیشکیەوە ئەو حاڵەتی ڤایرۆسە هەتاکو ماوەیەکی زۆر ئیش دەکات بەڵام ئێمە بە ئامادەبوونی خزم کەس و کارەکانیان بە خاکیان هەندێک لە خزم کەس و کارەکانیان بە خاکیان دەستپێرین. لەسەر کێلی قەبرەکانیان هەمویان نووسراوە لە مانگی 6دا کۆچی دوایان کردووە. تکا و ڕجای هەمووان خۆپارێزیە. تکایە خۆتان بپارێزن تا لە بەڵای ڤایرۆسی کۆرۆنا بەدوور بن. داواکارن لەخوای پەروەردگار مردوەکان بە بەهەشتی بەرین شاد کات و بە پلەی بەرزی شەهادەتیان بگەێنێ و نەخۆشەکانش بە زووترین کات خی گەورە شیفایان بە هەموو مەساریفەکانی لەسەر بەڕێوەبراتی تەندروستی سلێمانی و لەسەر سەرۆکاتی شارەوانی سلێمانی. پێشتر کە کەسێک کۆچی دوایی دەکرد گەلێک لە خزم و دۆست و کەسە نزیکەکانی لەگەڵی دەبوون و ماڵ ئەوان لێ دەکرد و خۆڵ و کێلی قەبرەکان ماش دەکرد. بەڵام ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا دەیانی سارد و بێناس کردووە و تەنانەت لە دوا ماڵاوایشدا لەگەڵی نابن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.